بەڕاستی زمانی دایک لە ئێستاە ئەتوانم بڵێم ئەو گرنگی و بایەخەی لەلایەن تاکەکانیەوە پێ نایرێت چونکە هۆکار زۆر بۆ ئەوەی کە ئەم زمانە لە لای خەڵک ئەو گرنگی و جوانی نەمێنێ گرنگترینیان ئەوەیە کە کرانەوەی ژیان بوو بە ڕووی دەرەوەیە و هەروەها ڕۆشتن و هاتنی کوردان و دووبارە گەڕانەوە و نیشتە جێبوونیان لێرە و کردنەوەی ئەم هەموو خوێندنگە ئەهلی ئەمە وای کردووە کە زمانی کوردی بەداخەوە پایەکەی ئەو گرنگی و بایەخەی جارانی کەمتر بۆتەوە. دووەم لەبەرەوەی کە ئێستا هەر تاکێکی کورد هەست بە ئارامیەکە لە قەوارەکەی خۆیان، بەڵام ئەگەر تۆ سێری جارانکەی بۆ پارێزگاریکردن لە قەواری سیاسی خۆی هەمیشە لە خەباتە بۆ هەوڵ یاوەکە پارێزگاری لە زمانەکەی کا بۆی کیانەکەی پارێزراو بێ، بەڵام ئێستا تا ڕادەیەکی زۆر کیانەکەی پارێزراوە لەبەرەوە تۆزێ بێخەمە لە پاراستنی زمانەکەیە. هۆکاری سێیەمیش کە پێچەوانەی ئەو هۆکاری دووەمە ئەکرێ ئەمەش بەشێکی کۆمەلگا کاری لەسەر بکە نەمانی ئینتیمایە لە لای تاکەکان بە تایبەتی لە لای گەنجەکان ئینتیمایەکی زۆر کەمیان بۆ کوردبوون و زمانەکەی خۆیانیان هەیە. لەبەر ئەمە وای کردووە کە زمانی کوردی بەڕای من ئەو پایە گرنگەی کە جاران هەی بووە ئێستا وردورد کەمی ئەکاتەوە. لێهاتووی زمانی ئینگلیزی بۆ بەمەرج، لە باتیەوەی لێهاتووی زمانی کوردی ببێ بەمەرج، لێهاتووی زمانی ئینگلیزی بۆ بەمەرج، ئەمە مەترسیەکە کە لەسەر زمانی کوردی دروست بووە. مەترسی دووەم بوونی ئەو هەموو خوێندنگە و زانکۆ ئەهلیانەیە کە خوێندنی سەرەکی تیانە زمانی ئینگلیزیەوە کەمتر گرنگی بە زمانی کوردی ئەیرێ. هۆکاری سێیەم بوونی ئەو تەکنۆلۆژیا فراوانەی کە هەموو تاکێک لەبەردەستایەتی بە مناڵ و بە گەورە و بە مامۆستاوە و کەمی سەرچاوی ئەلکترۆنی لە نێوان ئەو پێگە ئەلکترۆنیانەیە. لەبەر ئەوە زۆربەی خوێندکارەکان ئەتیما دەخەنە سەر پێگە بیانیەکان بۆ ئەمەش پێویستیان بەوە هەیە کە زمانی کوردیەکە زمانێکی دووەمیان باشتر بێت، زمانی دووەم و سێمیان گرنگی زیاتر پێ ئەیەن. هەموو ئەمانەوەی کردووە کە زمانی کوردی مەترسی لەسەری هەیە، واتە پێگەکەی لە زۆر لایەنەوە لە مەرتسیایە. یەکێک لە ڕێگەکانی دەوڵەمەندکردنی فەرەنگی زمان هاتنی وشەی بیانیە، یعنی تۆ ناتوانێت ڕێگە لەو لێشاوە زانیاری و تەکنۆلۆژی ئەو کرانەوەی دنیا بگری، بەڵام ئەمە نەک ببێ بە مۆدێل و ببێ بۆی کە هەموو وشەیەک تۆ ڕێگەی بۆ بکرێتەوە. وشە زانستیەکانە، وشە زاراوە پزیشکیەکانە، زاراوەی نەخۆشیەکانە، ئەمانە تۆ ناتوانانی تەرجمەیانکەی، بەڵام ناشکرێ هەلا و های و بایەکەش بێنی لەگەڵ یا بیکەیتە ناو فەرهەنگی زمانی کوردیەوە. واتە لەگەڵ ئەوەی کە یەکێک لە ڕێگەکانی دەوڵەمەندکردنی فەرهەنگی زمان هاتنی وشەی بیانیە لەگەڵ زانستە جیهانیەکەیە، بەڵام نابێ ئەم دەرگایە بکرێتەوە بەڕووی هەموو وشەیەەکە. ئەمە بە تایبەتی لەلایەن هەنێک لە جیلە ڕۆشنبیرەکە ئەو کێشەی دروست کردووە کە پێیان وایە ئەگەر هاتوو زمانێکی بێگانە وشەی زمانی بێگانە زۆرتر بەکاربێنن لە ناو خەڵکە بە شێوازێکی تر و بە چاوێکی بەرزتر سێرەکرێن. بۆیە هاتنی وشەی بێگانە خەریکە مەترسی دروستەکە لەگەڵەوەی کە خۆی ڕێگەیەکە بۆ دەوڵەمەندکردنی زمان، بەڵام بە هەڵە بەکارهێنانی ئەبێتە هۆی لاوازکردنی زمان. شێوەی ڕەسەنی کوردی و ئەگەر بتەیە ببێ بە شێوەی باڵا ئەبێ هەموو وشەکان و هەموو زاراوەکانی کوردی ڕەسەن بێ. ئەو شۆڕشی کە ئێستا لە باکوور و لە ڕۆژهەڵات هەیە لە نەوەتەکانە لە ڕۆژ بڵین لە باشوور هەبووە، ئەتوانین ئێمە بڵێن ئەم قۆناغەمان تێپەڕانەوە، ئێمە لە قۆناغی ئەوەی کە بەرەنگاری دوژمن بینەوە ئەومان تێپەڕانەوە، ئێمە قۆناغی ترمان دەست پێ کردەوە کە قۆناغی ڕۆشنبیری و ئەکادمیە. ئەگەر بڵێ کارێکی زۆر جدی کراوە لەسەر ڕۆشنبیری و ئەکادمی بە زمانی کوردی، ئەو هەموو دەستگا ڕۆشنبیریە، ئەو هەموو ڕۆشنبیرە، ئەم هەموو کۆڕ و سیمینار و کۆنفرانسە، ئەو هەموو دەستگا ئەکادمیە کراوەتەوە، چەندەها زانکۆمان هەیە هەمووی کە بە زمانی دایک ئەخوێنرێ، لە هەموو زانکۆیەکە بەشی کوردی تێدایە، ئەمانە هەمووی گرنگیە کە بە زمانی کوردیراوە. هەنێک هەیە پێی ئەڵێ بۆچی لە هەموو شار و شارۆچکە و ناوچەیەکی کوردستانە بەشی کوردیتان کردوێتەوە، بەڵام ئەمە لە سیاسەتی نەتەوەی یا گرنگیدانە بە زمانی کوردی. کەواتە ئێمە ئەڵێن ئێمە لە ئاستی شۆڕش تێپەڕیوین، هاتوینەتە ئاستی ڕۆشنبیری و ئەکادمی، کاری بۆ ئەکرێ، بەڵام گرنگیدان بە زمان و پاراستنی لە ئاستە ڕۆشنبیری و ئەکادمیەکان ناوەستێ. ئەبێ هەستی نیشتیمانی و نیشتیمان پەروەری و هەستی خۆشەویستی زمان لە لای تاک بە تاک دروست بکرێ کە ئەمە لە ئاستی سەرەتاییەوەیە تاوەکو ئەڕوات وردە بۆ ئاستی ناوەندی و بۆ ئاستی زانکۆ و گرنگیدانە بە زمان و بە نەتەوە لە ناو هەموو بابەتەکانی خوێندنە. گرنگیدان بە بواری ڕۆشنبیری و هونەر،
ئەمە زۆر گرنگیدان بە بواری هوەری هەمیشە با ئێمە ئەو هوەرە ڕەسەنە کۆنی کە هەمان بووە بە زمانی کوردی پێشکەش کراوە هەمیشە هەوڵی پێ بریە کە لەمە زیاتر کۆنسێرت و ئەکادیمیای زانستی بۆ هوەری کوردی بکرێتەوە گرنگی پێبیرێ لە بواری ڕۆشنبیریە زیاتر و زیاتر کۆڕ و ئەکادیمی بکرێ سەبارەت بە ڕاگەیاندنەکانەوە بەڕاستی ئەتوانم گلەیەک لە ڕاگەیاندنی کوردی بکەم چونکە ڕاگەیاندنی کوردی لە ئاستی ئەو بەرپرسیارەتە گەورەونەتەوەیە نییە کە هەوڵی پاراستنی زمانی کوردی بە چەند هۆکارێک هەیە لە پشتیەوەی کە ڕاگەیاندن ئەم پەردەوازی پێوە دیارە لە بەرەوەی کە زۆربەی ڕاگەیاندنەکان زمان حاڵی لایەنێکی دیاریکراون ئەم لایەنە وشە و زاراوەکانی بەپی ناوچە و بەپی ئایدۆلۆژیای خۆی دروستەکە جگەلەوەی کە ناگەڕێنەوە بۆ دەستگا ئەکادیمیەکان کە زانکۆیە کە ئەکادیمیای زمان هەیە ئەکادیمیای کوردی هەیە ئەبێ خۆیان داواکەن جگەلەوەی کە ئەبێ حکوومەت بە شێوەیەکی گشتی وەزارەتی ڕۆشنبیری سانسۆرێک لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن دروستکە بڵێ بەبێ ئەوەی کە نەگەڕێنەوە بۆ دەستگا ئەکادیمیەکان لە دانان و بەکارهێنانی وشەیەەکە نابێ بە هیچ جۆرێک وشەیەکی نوێ دروست بکەن ئەمە لەبارەی دروستکردنی وشەیەکەوە ینی هێنانەکایی وشەیەکە بە ئارەزوو ئایدۆلۆژیای تایبەتی خۆیانی ئەو دەستگایە دروستیەکەن جگە لەوەی کە وەکوتم لە ناو لە ئاستە ڕۆشنبیرەکەیە کە ڕاگەیاندنیش بەشێکە ئەچێتەوە ناو ئاستە ڕۆشنبیرە وەکوتمان ڕاگەاندنە بێ ئاستی ڕۆشنبیرێک کە دەسەڵاتی چوارەمە لە کۆمەلگایە بێ ئاستی ڕۆشنبیری زۆر فراوان بێ ئەوانەی کە کاری تیاگەن ئەبێ لە ئاستی چینە ڕۆشنبیرەکە بن کەواتە ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵی بڵێم کە ئەوانیش تاوانێک بەرامبەر بە زمانی کوردی ئەکەن ئەویش بەکارهێنانی وشە و دەستەواژەی زاراوەیەکی ترا لە بیر و باوەڕێکەوە دروست بووە کە گوایە من ئەگەر زمانێکی تر بزانم و بەکاری بهێنم من ئاستم بەرزترە لە چوار دەوروبەرەکەم لە کاتێکا بە پێچەوانەوە ئەگەر من زمانی کوردی بزانم و بە پارایی بەکاربێنم ئەو کاتە من پلەم بەرزترە لە چوار دەوروبەرەکەم.